ئەپڵ ڕوبەڕووی کێشێکی گەورە بۆتەوە چونکە بەشێکی زۆری مۆبایلی ئایفۆن و پارچەکانی لە چین دروست دەکرێن، بەڵام لە ئێستادا بەشێکی زۆری کارگەکانی ئایفۆن و فرۆشگاکان لە چین داخراون. ئەگەرچی بەرهەمێنانی ئەو ئامێرە بە هێواشی دەستی پێکردوێتەوە، بەڵام دەرەنجامەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر دابینکردنی ئەو ئامێرە بە وڵاتانی جیهان و داهاتی کۆمپانیای ئەپڵیش خراپ دەبێت و پێناچێت ئەو پلانەی هەی بوو بێتە دی کە لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا داهاتەکانی بگاتە 63 بۆ 67 ملیار دۆلار، چونکە چین لە دوای ئەمریکا و ئەوروپا بە سێم گەورەترین بازاری فرۆشتنی ئایفۆن دادەنێت لە جیهاندا.